ئێوارتان باش بینرانی بەڕێز جارێکتر لە پرۆگرامی ئەودی و سنوور پێکەوە گفتوگۆ لەسەر یەکێکی تر لە بابەتە گەرموگوڕەکانی ڕۆژەکەین کە پەیوەستە بە پێگەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە وەکو پرۆگرامەکان کە لە ڕابردووەوە هێناومانە بە شێوازێکی شرۆڤەیی گفتوگۆ لەسەر پێگەی کورد لە ڕوانگەی کوردستانیانەوەکەین و هەروەها ڕوانگەکانی دەرەوەی کوردستان بۆ پێگەی کورد جارێکترە خەینە ڕوو. یەکەی لە بابەتە گەرموگوڕەکانی ئێستا بریتە لە پرۆسەی ئاشتی تورکیا، ئەوەی کە تورکیا خۆی پێڵێت تورکیای بێتیرۆر. ئێمە لە داڕۆژی ڕابردووە بە دیاریکراوی پەرەسەندنێکی فراوانی پرۆسەکەمان بینی کە لە ڕابردووە تا ڕادەیەک ئەم قۆناغە پێگەشتووەمان نەبووە. بۆیە ڕاستە زۆر قوڵ نابینەوە لە قسە لەسەر باکووری کوردستان لەسەر ڕۆڵی کورد لە تورکیا، بەڵام ئەمانەوێت چاوێکی گشتگیرانتر بخەینە سەر کاریگەری پرۆسەی ئاشتی تورکیا لەسەر کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئایا کورد چۆن بتوانێت داهاتووی خۆی بخوێنێتەوە، وایە دیدگا فراوانەکان کە پێمانەڵێن کورد ئەتوانێت بەرەو داهاتووی خۆی هەنگاو بنێت کامانە. بۆ قسەکردنی فراوانتر لەسەر پرۆسەی ئاشتی کاریگەریەکەی لەسەر کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی ئەمڕۆ لەگەڵ دوو هاوڕێی بەڕێزم پێکەوە گفتوگۆیەکی تێروتەسەلەکەین و شرۆڤەیەم دۆخاکەین. کاکتۆر جەلیل زۆر بەخێر بێی، سەرۆکی بەشی زانستە سیاسەکان لە زانکۆی سلەیمانی، هەروەها توێژەر لە سنتەری لێکۆڵنەوەی ئایندەی. زۆر بەڕێز هاوڕێی خۆشەویستمان دکتۆرە ماریانە خارونتاکی، مامۆستای زانکۆ و شرۆڤەکانی دەوڵەتی لە لەندەن لەگەڵمانە بێت. کاکتۆر جەلیل ئەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەین، پرۆسەی ئاشتی وەکو ئەبدەیتێکی تازە وەرگین، ئێمە قۆناغێکی گەشتە سندومان هەیە لە پرۆسەکەیە. ئایا کورد لەکوێی ئەم پرۆسەیە خۆی ئەبینێتەوە؟ بە دیاریکراوی ڕاستە پرۆسەکە لەگەڵ کوردایە لە باکووری کوردستان، بەڵام میمانەوێ فراوانتر باسی پێگەی کورد بکەین لە سووریا، لە باشووری کوردستان، لە ڕۆژاوای کوردستان، لە هەموو پارچەکانی کوردستان و بە دیاریکراوی توانین تا ڕادێک بگوازینەوە بۆ دنیایەکی دەرەوە. کەواتە وێنەیەکی تا ڕادێک دیاریکراومان هەیە، ئەمانوێت زووماوتێکی بکەین بۆ دەرەوە. سەرەتا سوپاس، خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستانە ئەمڕۆ لە خزمەتتانین. لە ڕاستیە ئێمە بێ وێنەیەکی گەورە ببینین کە ئەمڕۆ جیهان لە گۆڕانێکی ئەتوانین بڵێن ڕێشەیە لەسەر ئاستی کۆی سیستمی نێودەوڵەتی، گۆڕانکاریەکان خێران و ئاڵۆزن و هەمووی پێکەوە بەسراوە. هەر گۆڕانکارێک لە هەر بەشێکە لە هەر ناوچەیەکی گیان کاریگەری لەسەر بەش و ناوچەیەکی تری گیان بەجێڵێ. ئەمە ئەگەر وێنە گشتیەکە بێ بە سادەیی بە دڵنیاییەوە بۆ پرسی کوردیش ئەم قسەیە بە تەواوی ڕاستە کە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان، چ باکوور بێ، چ باشوور، چ خۆرهەڵات و چ خۆراوە، هەمیان پەیوەستن پێکەوە ناتوانین یەکتری جیان بکەینەوە. ئەو پرۆسەی کە ئێستا پرۆسەی ئاشتی یان چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان لە تورکیا دەرەنجامی قوڵبوونەوەی و خوێندنەوەیەکی قوڵی سەرکردایەتی سیاسی بە تایبەتیش بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە بۆ خوێندنەوەی بۆ ئەو گۆڕانانەی کە لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی خۆڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی ناوخۆی تورکیاش ڕوویان داوە. بە دڵنیاییەوە لە دەرەنجامی خوێندنەوەیەکی قوڵ گەیشتە ئەو دەرەنجامی کە خەباتی چەکداری لە تورکایە ناتوانێت بەو ئامانجانە بگات کە چاوەڕوان کراوە. بۆیە قۆناغی دووەم، هەنگاوی دووەمی دوای 100 ساڵ یان دوای 45 ساڵ بۆ 7 ساڵی چەکداری کۆتایی پێێنا و ئەچێتە پرۆسەیەکی ئاشتیەوە و ئەمەش بە دڵنیاییەوە هەم ڕنگدانەوەی لەسەر تورکیا و پرۆسەی دۆسی کورد لە تورکیا بێ و ڕنگدانەوەشی بە دڵنیاییەوە لەسەر باشووری کوردستان و لە خۆرهەڵات و خۆراواشە بێت. خۆش بێخوا. دکتۆر ماریانە خارونتاکی، مامۆستای زانکۆ شرۆڤەکانی دەوڵەتی لەگەڵمانە ئامادە بێت لە لەندەنەوە پاشکەمێکی تر پێکەوە گفتوگۆیەکی فراوانتر لەسەر ئەم پرساکەین و بە دیاریکراوی ئەمانەوێت چاو بخەینە سەرەوەی کە ئایا پرۆسەی ئاشتی لە نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستان کە لە هەینی ڕابردووە قۆناغێکی گەشە سندووی خۆی بینی و بە دیاریکراوی سی چەکداری پارتی کرێکارانی کوردستان لە ئەشکەوتی جاسەنا وەکو ڕووداوێکی گەورەی مێژووی چەکانیان داناوە، ئەمە بوو بە سەرەتایەکی نوێ بۆ پێگەی کورد. کاکتۆر جەلیل، ئێمە قۆناغبەندی جیاوازمان هەیە پرۆسەی ئاشتی لە ڕابردووە تا ئێستا چەندین جار باس لە پرۆسەی ئاشتی کراوە، بەڵام ئەوەی کە ئێستا شرۆڤەکاران باسیەکەن تا ڕادەیەک و جۆرەکان سیناریۆکانی پشت یا با بڵێن سیناریۆکانی دوای چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان
خوێندنەوەیان بۆ ئەکرێت و سینناوە جیاوازەکان ئەخرێنە ڕوو باس لەوەکرێت کە ئەم سینناریوانە تا ڕادێک ئەکرێ باشتر سوودیان بۆ کورد لێوەربگیرێت بەدڵنیایە یەکەم شت ئێمە پێویستە ئاماژە بەوە بین ئێمە ئێستا ئەتوانین بڵین لە سەرەتای قۆناغەکەین بۆیە ئەوەی کە دێڵین خوێندنەوەیە بۆ لە ئایندا کە چی ڕوئدات دوو لایەنمان هەیە دوو تەرەفمان هەیە بە وردی بزانێکین ئەم دوو لایەنە یان ئەم دوو تەرەفە ڕوئیان چیە دنیای بینیان چیە بۆ پرۆسەکە لە لای پارتی کرێکارانی کوردستان ئەمە پرۆسەی ئاشتیە چەکدانانە بەویست و ئیرادەی خودی هێزێکی چەکداری ڕگوڕیشەی بەهێزیەیە و سنوورێکی دیاریکرا و ناوچێکی دیاریکراویشی لە سنووری هەرسێ دەوڵەتی تورکیا ئێران عێراق بەدەستەوەی ئەوە کاریگەرێکی گەورەشیە لەسەر ڕۆژاوای کوردستان خۆویستانەیە ئەمە کەواتە دەرەنجامی ویست و ئیرادەیەکە و ئەمە پرۆسەی چەک تەسلیمکردن نییە بەڵکو پرۆسەی چەکدانانێکی خۆویستانەیە ئەگەر بینە تەرەفەکەی تر بخوێنینەوە لە تورکیایە پرۆسەکە لە شێوە ڕسمەکە پێوترێت تورکیای بێتیرۆر ئەبێ ئاگامان لەمە بێ بەڵام لە ناوەرۆکە کە سەیری وتارەکانی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆگانەکەین یاخود ئەو نێوەنگیرەی کە لەلایەن پارتەکانی تری کوردستانەوە کرێ تورکیاوا کرێ پرۆسەکە پرۆسێکی ئاشتیە پێچێ قوڵایەکی مێژوویە بۆیە هەردوو لە نتیجەیە ئەم پرۆسێ بە بەردەوامبوونی بە قۆناغبەندی لەوانەیە گۆڕانێکی ڕێشەی دروستەکە ئێمە لە پێشترە چەندین هەوڵی ئاشتەوایی یاخود پرۆسی ئاشتیمان بینیوە لە نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستانە لەو کاتێک کە بەڕێز خوا لێ خۆش بوو مامجەلال پرۆسەکەی دەست پێ کرد و توانین بڵێن تا ئێستا ئەمە نزیکەی نۆهەمین هەوڵی پرۆسی ئاشتیە لە تورکیا بەڵام هیچیان وەکو ئەم جارە ڕوئیاکە وازح نییە لەبەرەوەی دەرەنجامی هەڵقوڵاوی ئیرادە و ویستێکی دیاریکرا و ڕوونە کە لە پارتی کرێکارانی کوردستان بە تایبەتیش عەبدوڵڵا ئۆجەلان و خۆی بەرپرسیارەتی مێژوویەڵگرتنی هاتنەکایی دەوڵەت باخچەلی بەم فۆرمە بەهێزەوە بەم پشتیوانی فراوانەوە کە بۆ ئەردۆگان بۆ ئاکپارتی یان تەنانەت بۆ حکوومەت تورکیا دەرەبڕێ لە پرۆسەکەیە تقریبەن تا ڕادێک توانین بڵێن جدیترە بەڵە جدیترە و وەڵە ڕاستی شعبێ بیرمان نەچی ئەمەش بەسراوەتەوە بەهۆی گۆڕانانی کە لە خۆڵاتی ناوەڕاستە ڕادن یعنی ئەوەی کە ئێستا تورکیا بە بڕوای من ناچارە پرۆسەی ئاشتی سەر بگرێ لە دەرەنجامی ئەوەی کە گۆڕانێکی ڕیشەیی لە خۆڵاتی ناوەڕاستە ڕۆیە ئەو پرۆژەی خۆڵاتی ناوەڕاستی نوێیە کە ئیسرائیل قیادەیەکا و لە پشتیەوە وڵاتێکدۆکانی ئەمریکا وەستاوە و دەوڵەتانی تری ئەوروپی وەستاون بە دڵنیاییەوە تورکیا ناچارەکە کەوەی کە پرۆسەی ئاشتی لە تورکیایە بەرەو سەرکەوتن بڕۆ خۆی بە دڵنیاییەوە کاکتۆر ینی هاوڕام من لەمە بەڵام ئێمە نیەتێکی فراوانتری یا بە بڵێم فۆرمێکی هاتنە پێشەوەی بەڕێز ئۆجەلانە بینین ینی ئەمە تەنها تورکیا نییە کە خواستی هەیە بۆ سەرگرتنی پرۆسی ئاشتی ئەوەندەی کە پەیوەندی بە دۆخەکەەوە هەیە و بە دڵنیاییەوە خوێندنەوەی بەڕێز ئۆجەلانیش بۆ دۆخەکە لە ڕۆژهاتی ناوەڕاستە ڕەنگ گەشتوێتە ئەم ئاستەی کە هەردوو لا جۆرە جۆرەکان هاوتەری پێکەوە بڕیارە لەسەرەوە بدەن کە پرۆسەی ئاشتی لە تورکیا سەر بگرێ بەڵێ کاکتۆر جەلیل ئەگەر چاوێک بخینە سەر کورد لە ڕۆژهاتی ناوەڕاست ینی ئەم پرۆسەیە ئەتوانێت چی بۆ کورد بکات یان با بڵێن کورد لەژێر ڕۆشنایی پرۆسەکەیە چۆن خۆی ببینێتەوە بەڵێ من ئەتوانم ئەم بەم شێوەڵام بەمەوە ئەتوانین بڵێن دەرفەتێکی گەورە لە بەردەمانە بۆ کۆی پارچەکانی تری کوردستان و بۆ کورد بە شێوەیەکی گشتی لە هەمان کاتیشا هەڵگری هەندێک ئاڵنگاری دەرفەتەکە ئێمە ئێستا ئەتوانین بڵێن لە دنیای دەرەوەیە زۆر بەڕوونی دیارە و سەلمێنراوە کە کورد لەگەڵ پرۆسەی ئاشتیایە و لەگەڵ ئاشتەواییە و لەگەڵ دژی خوێنڕشتنە و ئەوێ بەرەو چارەسەری بڕوە ئەمەش ئەوەیە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و پارتی کرێکارانی کوردستان لە جاسەنە چەکەکانیان سووتان بۆ ئەوەی بە دنیا بڵێن ئەوە ئێمە دەستی ئاشتیمان درێژ کردووە بۆ دنیا لە هەمان کاتە ئەم دەستی ئاشتی درێژکردنە بۆ دژی شەڕ و دەستی ئاشتی درێژکردنە لە قوڵاییەوە هاتۆ لە هەرێمی کوردستانەوە کە بە تایبەتیش لە یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتێکی بێزی ئەم پرۆسە ئاشتیەیە و کۆی پارتەکانی تری هەرێمی کوردستانیش بە دڵنیاییەوە لەگەڵ پرۆسە ئاشتەکان فراوانە و ئەمە کاریگەری جارێکی تریش ئەبێت لەسەر سووریا دوای چەندین ساڵێک لەو ڕووداوانی کە کاریگەریکی فراوانی لەسەر دۆخەتان دۆخە کۆمەڵاتیەکەش بەجێهێشتوێ ئەم چەکدانانە بوو بە پرۆسی ئاشتی ئێستا جێگەی گەشتبینیە بۆ خەڵکی کوردستان نەک باسی سیاست و خوێندنەوە سیاسەکەی ناکەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا ڕادێکی زۆر ڕۆژێکی مێژووی بوو
و ئەو ڕۆژە سمبولیکە بە گرنگ نەزانرا. زۆر ڕاستە ڕۆژێکی سمبولی زۆر دیارە و ناتوانرێت ئینکاری لەوە بکرێت کە دنیای دەرەوە و تەنانەت ناو شارعی تورکی و حتا شارعی نێودەوڵەتیش و جگە لەوەی کە کوردیش هەمومان پێکەوە ئەوەمان بینی کە کورد ئەوێت ئاشتی بەرقەرار بێ لە ناوچەکە ئەمە هەر بە قازانجی گەلی تورکیا و هەم بە قازانجی گەلی کوردیە و هەمومان لەم بینەیە بە قازانج لی دەرەچین بەدەر لەوەی ئەوەی کە بەڕێز ئۆردۆگان باسی لێوە کرد ئەو هەموو نەهامەتی لە 45 ساڵی پێشووە لە کوشتن و بڕین لە نەهامەتیەکانی ئابووری و لە گرفتەکانی کە تووشیان بووە ڕێگەی لە پرۆسی بەرەو پێشنی تورکیا گرتووە ئەگەر پرۆسی ئاشتی سەر بگرێ ئەوە چ تورکیایەکی بەهێز دروستە بێ و کە ئۆردۆگان خۆی وتی و هەروەها کوردیش لەم نێوەندا قازانجی سەرەکیەکات. زۆر باشە ئەگەر بڵێ زۆر بەڕێز دکتۆرە ماریانە خارونتاکی هاوڕێی بەڕێزمان لە لەندەنەوە لەگەڵمانە شرۆڤەکاری نێودەوڵەتی و مامۆستای زانکۆ. دکتۆرە ماریانە قسە لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا ئەکەین. ئەم پرۆسەیە کە تورکیا ناوی ناوە تورکیای بێتیرۆر بەڵام بە شێوازە فراوانەکەی ئێمە توانین واخوێنەوەی بۆ بکەین کە ئەمە پرۆسەیەکە کاریگەری لەسەر داهاتووی کورد دەبێت. ئەگەر بڕێز سەرنجێکی خۆت لەمڕۆ هەبێت دواتر دێمە سەر زووماوتی باسەکە. زۆر سپاسان دەکەم بۆ داوەتکردن یا بانگێشکردن. هیوادارم کاتێکی زۆرتان نەکوژم بەڵام ئەمە بابەتێکی گرنگە بۆ هەردوو لە بەتایبەتی بۆ سەرۆکی دەوڵەت و هەر بە ئەو ململانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بەتایبەتی ئەو بابەتەی کە پەیوەندی هەیە بە دوا ڕۆژی داهاتووی وڵاتانی وەک ئێران و تورکیا و چونکە دوو فاکتەری سەرەکیت هەیە بەتایبەتی هاتنە ئارەی کۆمەڵێک بابەت و ململانی سیاسی لە ناوچەکەدا بۆیە پێم وان نییە کە ئەم پرۆسەیە دەستپێشەریەکی نوێ بێ بەڵام ئەمە چەکدانان لەلایەن پەکەکەوە و واروە هاوڵانانی چاکەوە ئەمە کاریگەری و دەرەنجامی ساڵانێکی زۆرە لە وتوێژی گفتوگۆ لە نێوان هەردوو لایەنەوە ئەم دەستپێشخێرە خۆی لە خۆیدا ئەمەش خۆی لە خۆیدا بابەتێکی سەرنجڕاکێشەوە تەنیا دەمەوێت چەند خاڵێک هەیە کە دەمەوێت باتە چەند خاڵێکی سەرەکی بکەم بۆی کە بزانانی بۆ چۆن گەشتونەوە ئەم ڕۆژەوە بۆچی ئەم بابەتە قوبوڵ کرا بەم شێوەی کە ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنگرێسی کۆنفرانسی حوتەمی پارتی کرێکەرانی کوردستان بڕیار درارا کە بابەتەکە بە سیاسی بکرێت و وە کاری سیاسی و چالاکی سیاسی بکرێت لە پێناوی چارەسەرکردنی پرسی کوردە پێم وابێتەوە هەنگاوێکی گرنگ بوو و بەتایبەتی لە ئەو کۆنفرانسە کە لەو کاتەدا لەو کۆنفرانسەدا کە لەو کاتانەدا بەسەرەکە و ڕنگدانەوەی ئەو بارودۆخۆ ئەو ململانە بکە لەو کاتەدا هابوو بۆیە دوای ئەوە دوایتر ئەو کۆنفرانسانەی کە بەسەرکە لە ئەو بڕیاری کە لەلایەن کۆمیتەیەکەوە دەرکرا پێم وتە هەمووی بووە ناونیشانی ئەو جم و جۆڵە بوو و گەیشتنە ئەو واقعەیە کە دوایین ئامانجی پەکەکە بریتیە لە بە سیاسیکردنی پرسی کورد لە تورکیا دەخواگەر لە بیرمان لە 2004 عەبدوڵڵا ئۆجەلان خۆی باسی نەخشە ڕێگایەکی کرد ئەو نەخشە ڕێگایە ئامانجەکەی چارەسەرێکی سیاسیانە بوو بێ کێشەی کرد و ئەوە لە هەمان کاتیشدا هەنگاوێکی استراتیژی و بابەتێکی استراتیژی بوو بۆیە ئەم بە سیاسیکردنە داواکاریەکە کە بۆ بەدیهێنانی مافێکی ئۆتۆنۆمی دیموکراسیانەوە ئەوەش ناونیشانی ئەوەیە کە ئەمڕۆ ڕوو دەدات کە دوای ئەو قەباتە دوور درێژە و ئەم پەرەسەندانە کە لە ئێسادا هەیە بەردەوامی دانە بە ئەو کرانەوە تورکیەی کە بەڕووی کوردە کراوەتەوە و ئەمەش بەتابەتی لە ڕێگەی پارتی دادوگەشە پێدانی تورکیا و ئەو کتێبەشی کە مرسیم لە 2009دا تێیدا هاتووە کە تۆ کۆمەڵێک بابەتە هەن وەکو نەتەوەیەگرتوەکان و هەروەها کۆمەڵێک هەوڵ و کۆشی نێودەوڵەتی هەبێتی کەشان بەشانی ئەو پرۆسەی کە لە ئێرەدا هەیە بۆ گەیشتن بە چارەسەر لەبەر ئەوە لێرەدا ڕۆڵی نێودەوڵەتی لەم پرسایدا شتێکی ئەجگار گرنگە بەڵام کۆسپی سەرەکی پێم وا بێت بریتیە
لە هەبوونی تێگەیشتنێکی تورکی بەرامبەر بە کێشەکە و هەروەها پارتی کرێکارانی کوردستانە و پێشم وایە بێت ئەم جۆرە ئەم جۆرە دەستنیشانکردنە و بۆ کارکردن و چارەسەرکردنی کێشەی تیرۆر لە دوای چەندین ساڵ لە خەبات و ململانەیە شتێکە دەتوانم بڵێم کە ئیبراهیم کاڵەن کە لە 2013دا کە کاتە ڕایشکاری سەرۆکی تورکیا بوو قسێکی کردو بە قسەکەویش کۆتایین بە کتێبەکەی خۆمێنە کە دەڵێ چارەسەری کێشەی کورد لەناو تورکیادا دەبێت کاریگەریەکی ئەرێنی دەبێت لەسەر سەرانسەری گەلی کورد لە ئێران و عێراق و سووریا زۆر باش لەبەر ئەو هەنگاو لەلایەن هەمانەوە پێشوازی لێکراوە. بەڵێ حەزەکەم یەکشت وردکەینەوە تۆزە زیاتر دکتۆری بەڕێز کورد ئەگەر وەکوتم زوم ئاوتی ئەمە بکەین کاریگەری پرۆسەی ئاشتی لەسەر کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوازی گشتی چونکە جەناب دەزانی وایە هەمومان ئاگادارین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە بەردەم کۆمەڵی گۆڕانکاری بەردەوامدایە یەکی لەوانە هاتنەکایی تێرمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ یان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەیە و ئەمە پێمان دەڵێت کە داهاتووی کورد لە ناوچەکەدا تا ڕادەیەکی زۆر جێگەی باسەوە جێگەی مشتومڕەوە جێگەی لێکدانەوە و جێگەی تێگەشتنی خوێندنەوەی جیاوازە خوێندنەوەی بەڕێزت بۆ داهاتووی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆنە ئەگەر لینکێکی بکەینەوە بە پرۆسەی ئاشتیەوە دواتر زوماوتی بکەین کە ئایا با بڵێن دۆخی کورد بۆ داهاتوو چۆن توانین خوێندنەوەی بۆ بکەین. لە ڕاستیدا ئەوەی کە ئەمەی دەڵێن ڕنگدانەوەی ئەو وێنە گەورەیەکە ئێستا لە ئاراد کە بریتیە لە ئەو گۆڕانکاریانەی کە لە ئارادان لە تایبەت بە پرسی کورد لە تورکیا و هەروە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەستپێشخەریانەی کە لە بەردەمانتان بە تایبەتی دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و ئەو پلانانەی کە خرانەگەڕ و ئەو پەرسەندانەی کە لە ناوچەکە داهاتن ئەرۆ لەو بڕوایەدام کە ئەوە زەمینە خۆشکردن بۆ قۆناغێکی نوێ لە گۆڕانکاری کە لێسادا بە شێوەیەکی پراکتیکی ڕوودەدات و ڕێگا دەکاتەوانێت بۆ چارەسەرێک بۆ کێشەی کورد و پرسی کورد لە تورکیا. بەڵێ باسی کوردەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ینی ئێمە چۆن بتوانین خوێندنەوەمان بۆ کورد هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە بۆ لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان ئەوەی کە باس دەکرێت دۆستایەتی ئەمریکا و ئیسرائیل بۆ کورد پشتیوانەکانی رووسیا بەجیا ئێمە غیابێکمان هەیە لە ئێستاە بۆ منە غیابێکی ئێرانی لە ناوچەکە دروستە بێت ئەم وێنەیە کاریگەریەکەی بۆ کورد چۆنە بێت. پێم وا بێت پێشترش وتم کە ئەو گۆڕانکاریانەی یاخۆت ئەو دووبارە ڕێخستنەوەی ناوچەکە لە ئێستادا ئەوە بابەتێکە کە خراوەتە بواری جێبەجێکردنەوە پەیکەپەندیەکە دەگۆڕێت بەتایبەتی لەم بارودۆخی ئێستا کە ئێمە باسی دەکەین و بەتایبەتی نەم چەند ساڵی ڕابردوودا و بۆ ئەوەی کە بابەتەکە بەو شێوە بێتر پێویستە گارانتی یا زەماناتی دەستوری هەبێت بۆ ئەوە دانان بە پێکهاتەوەنەتەوە جیاوازەکان چ لە ناو تورکیا چ لە ناو سووریا و ئێمە ئێستادا لە ڕۆژاوا ئەمانە قوارەیەکەت هەیە لە باکووری ڕۆژهەڵات سووریا لە 2013 تاکەسەوە کە بۆتە بەشێکی سەرەکی لە بەگژاچۆنەوەی ڕێکخراوێ داعش و بۆتە دیفاکتۆیەک لەچەکە وە پەیوەندیەکیشە لە نێوانیان ئەوەندا و لە نێوان کارکتەرەکانی تردا چونکە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بە ئەو ڕۆژگارە ئەوە من گریمانێ ئەوە دەکەم کام قۆناغی داهاتووەدا بە جۆرێک دەبێت و ئەو داڕشتنەوەی ناوچەکە
ئەگەر بە گوێرەی دەستور بێت پێم وا بێت بابەتێکی جیاوازە بێت بە تایبەتی ئەگەر بێت و با سووریا دەکەین سووریا بکەین و تێش دەگەین لەوەی کە ئەوە بەراوردکردنی یاخۆ سووریا ڕەنگە بکرێتە نمونەیەک بۆی کە تێ بکەین کە بابەتەکە یاخود دۆخەکە چۆن بەڕێوە دەچێت بۆ هەمووان بەڵام تۆ باسی نەبوونی و ونبوونی ڕۆڵ ئێرانی کرد لە ناوچەکەەوە بەڵام دەبینی من بلانی هەیە باروەتەن تیژەیە تاکو ئەم ڕۆژە پێگومان وا لە دەکات کە گومانت هەبێت و پێشم وا بێت ئەوەش ئەو گومانش پاساوی خۆی هەیە ئەو خۆناغە ڕاگوزاری کە بڵاتی نازانم چۆن ناوی بنێم یا خۆدەوە میکانیزمێکە لە سوورەکاری پێدەکرێت ڕەنگە میکانیزمێک لە هەمووان جێگەی قوبوڵ و قوبڵکردن بێت بۆ ئەوەی کە بتوانیت کۆی کێشەکان لە دوای ڕژێمی ئەسەد یا دوای قۆناغی ڕژێمی ئەسەد چارەسەر بکرێت لەمەش پێویستی بکاتەوە کاتی دەوتشکە تا کوێستا پێم وانە بێت چارەسەر سیاسەکان بۆ ئاڕاستی بڕە بەتایبەتی گەر بێت و گفتوگۆ و ڕاوێژ و دانوستانی سیاسی لە ئەراد بێتە بەتایبەتی دوای ئەوەی کە هێرشکرا سەر پێکاتی دروستەکانم و بۆیە دووبارە داڕشنەوەی پەیکرد بندێکە بابەتێکی گرنگەوە زۆر باشە بەڵام چۆن ڕوو دەداتە ئامان ئەرکو و کردارێکی تەواو جیاوازترە و پێویستە لایەنەکان خۆیان بڕێر لە بارۆ بدەن ئەگەر باش نەبێتە ئەوەی کە ئێمە دەیبینین ئەوەیە کۆمەڵێک بڕیارە هەیە کەوا بەداخەوانێ هەمووان چونکە هەموو پێکاتەکانە پێویستە بەشدار بن لە چارەسەر لە بڕێردان و بۆ چۆنەتی چارەسەرکردنی کێشەکان و بەشداریکردن لە هەڵبژارنەکان و دەنگدان و ئەمانە کۆمەڵە شتێک کە پێویستە بکرێت بەڵام تا کوێسەشی لەگەڵای بێت ئەم ڕۆژ نازانینەوە چۆن جێبەجێ دەکرێن زۆر باشە دەگەڕێم وڵات کاکتۆر جەلیل هەر هەمان پرسیار با بڵین دەرفەتە ئاڵنگاریەکانی بەردەم کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە زەمەنی هاتنەکایی گۆڕانکارێکی ڕیشەیان ئەوەی جناب دوتت گۆڕانکارێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی کە ناوەکەی بەخۆیەوەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە یان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کورد چۆن خۆی ببینێتەوە خوێندنەوە بۆ ئێستای کورد یان داهاتووی کورد چۆنە کاک دکتۆر مۆمین ئەگەر ڕێگەم بێ تۆزێک تەوزیح لەسەرەوە بم لە ڕاستیە ناتوانین نوێنەکە کورد هەمووی وەکو یەک وێنە سیرکەین لە ڕاستیە ئەبێ ئاگامان لەوە بێ کە ئێمە لەم ناوچەیە لە ئاستی نێودەوڵەتیا ئێمە ئەزانین وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆڵێکی گەورەی هەیە لەسەر ئەم ناوچەی ئێمە وەزائیدەن لە خۆرڵاتی ناوەڕاستە لە ناوچە هەرێمەکەی ئێمەیە بە تورکیا ئێران ئیسرائیل لەو گۆڕانە ئەو کێشەی هێزانی کە لەم ساڵی ڕابردووە و لەم ماوەیە ڕوویداوە ئەزانین تای تەرازوی هێزی ئێرانی بەرەو لاوازی چووەوە هێزی ئیسرائیلی ئێستا زیادی کردووە بە کۆی مەفهومی هەست ئەلەم چوارچێوەیە ئێمە ناکرێت یەک ڕوئیا و یەک تێگەیشتمان هەبێ بۆ دۆزی کورد لە تورکیا بە هەمان شێوە لە عێراق و هەمان شێوە لە ڕۆژاوا و ڕۆژهەڵات بۆیە ئەم بابەتە ئەبێت ئێمە بە وریایی و مامەڵەیان لەگەڵا بکەین کە سێ دۆزن یەک دۆزن لە بنەڕەتا بەڵام دابەشم بەسەر چوار ئاڕاستی جیاوازە کە مامەڵەکردن لەگەڵیانە بوو لە ئێستا و لە ئایندەیە وێنەی جیاوازمان پیشانەیە دەرفەتەکان وە گوتمان زۆرن لە هەموو گۆڕانکاریەک و گۆڕانی هاوکێشی هێزیەکە بە تایبەتی کەمبوونەوەی هێزی ئێرانی لە بەراوردا زیادبوونی هێزی ئیسرائیلی ئەکرێت دەرفەت بێ بۆ دنیایەکی باشتر بۆەوەی کە کورد ئێوە بەدەستی بێنێ بە تایبەتیش لە سووریە بەڵام لە بەرامبەرە ئاڵنگاریمان زۆرە کە ڕوبەڕووی بەرەو پێشچوونی پرۆسەی یان بەرەو دۆزی کورد دەبێتەوە لە ناوچەکە لە سووریایە کاتێک هەڕەشەی ئێرانی نامێنێ لەسەر هەردوو تورکیا و ئیسرائیل بۆشایەکی هێز دروستە بێتەوە کە چ تورکیا ئەوێ پڕی بکاتەوە چی ئیسرائیل ئەوێ پڕی بکاتەوە ئەم بۆشایە لێرەیە تورکیا و ئیسرائیل کاتێک کە ڕەشێکی گەورەتر نامێنێ لە بەردەمیانە خۆیان ئەیانی بۆشایەکە پڕ کە ئەگەری بەریەکەوتنیان زیاترە بێ ململانێ لە نێوان تورکیا و ئیسرائیلە زیادەکە دروستبوونی ململانێ بە قازانجی دۆزی کوردە لەوێ ئەگەر بێت و کورد بتوانێت مامەڵەیەکی تەندروست بکات چونکە ئێمە بیرمان نەچێ ناتوانین سیاسەتی ئیسرائیلی لە سیاستی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دابڕین کە قورسایەکی گەورەی هەیە لەسەر ئەم ناوچەیەمە لە هەمان کاتە تورکیا و ئیسرائیل
لەوانەیە بۆ سوودبینین لەم ناوچەیە هاوکێشەی هێزەکانیان بە شێوەیەک ڕێک بخەن هەردووکیان لە قازانجی یەک مامەڵە بکەن ئەگەر لە قازانجی یەک مامەڵە بکەن و کەمکردنەوەی ململانیەکان بکەن پێچێ ئەمە هەڕەشە دروستکە لەسەر دۆزی کورد بەو پێی لە بەرامبەر کەمکردنەوەی هێزی کوردەکان لە ڕۆژافایە بە بەراورد بە زیادبوونی هێزی ئیسرائیل لە سووریا و لە سنوورەکانی سووریا ئەبێتە هۆی هەڕەشە بەڵام هەردوو دەرفەتەکە هەیە چ بە دەرفەتی شکانەوەی بە قازانجی کوردەکان و چ بەزیان یەک خاڵەیە کە گرنگە لەلام ئەگە بەخشی ئاماژی پێ بێم تورکیا عەفوەن وڵاتێکدۆکانی ئەمریکا و ئیسرائیل هەردووچیان وەکو یەک سەری دۆزی کورد ناکەن لە ڕۆژاوایە دوو ڕوئیای جیاوازیانە تەنیا ڕۆژاوایان هەر ڕۆژات ناوەڕاست ئەگەر نوتم ئەبێت وێنەکان بە جاجاسی بکەن لە ئیسرائیل ئێوێ دەوڵەتی بەهێزی ئەم ناوچەیە پەرد بکا بە شێوەیەک کە خۆی بەهێزترین بێ لانی کەم خۆی بەهێزترین بێ لەم معادلەیە ئەگەر خۆی ئەوان پارچە بکە لە قازانجی خۆی بێ ئەو کاتە ئەکرێت دۆزی کورد سودمەندی یەکەم بێ لە پرۆسەکە بەڵام ئەم وڵاتێکدۆکانی ئەمریکا واسەری پرۆسەکە ناکە بە تایبەتی لە ئیدارەی ترامپە ئەو وەکو خۆی ڕایگەاندووە بیر لە بەرژەوەندی وڵاتێکدۆکانی ئەمریکا بە کەمترین تێچوون و بە زۆرترین قازانج لەم ڕێوە دەکرێت ئەو لای مەبەست بێ تورکیا بەرژەوەندەکانی جێگیر بێ لە بەرامبەر بەرژەوەندەکانی خۆشی قازانج بکە لەم پرۆسەیە ئێمە ناتوانین دکتۆرە ماریانە حەزەکەم یەک پرسیاری دیاریکراومان هەبێت لەمڕۆوە پرۆسەی ئاشتی بەدڵنیاییەوە کاریگەریە بێت لەسەر هەسەدە بەدڵنیایی و کاریگەریە بێت لەسەر هەسەدە بەڵام ئەم پرۆسەیە با بڵێن ئێستا گفتوگۆ لە نێوان هەسەدە و دیمەشقا هەیە گفتوگۆکانی نێوان هەسەدە و دیمەشق بە دیاریکراوی لە دۆخێکا کە سووریا ئێستا لە ئاڵۆزێکی فراواندایە ئەگەر پێکەوە بیان بەستینەوە ئەم چەند با بڵێن لینکە جیاوازە خوێندنەوەمان چی دەسەکەوێت لەوەی کە هەسەدە لەگەڵ دیمەشقا بەکوێ ئەگات ئایا لە قازانجیەتی کە بەم شێوەی هەنگاو بنێت یان جۆرەکان تێڕوانینی بەڕێزت بۆ ئەم دۆخەی ئێستای سووریاوە بە دیاریکراوی گفتوگۆکانی نێوان هەسەدە و دیمەشق چییە؟ کۆمەڵە خاڵێکی ئەو بەشمانەیە کە تاکوێسە باسمان کردووە من دەزانم لێرەدا باسی چ دەکرێت ئێمە باز لە بەرژەوەندی دەوڵەتەکان دەکرێت بەڵام توێ لە ئێستادا پرسیارەکە سەبارەت بەوەیە کە چی ڕوودا لە ناو سووریادا و ناو تورکیادا ئەوەی زۆر گەرەنگە ئەوەش بابەتێکی گرنگە چونکە ئەجندای کورد لە ئەم پرۆگرامەدا کە باسی دەکەین پێویستە ئەجندایەکی ڕوون بێت کە داواکاریەکانمان کە دەبێت لە چوارچێوەی پلان و ئەجنداکانی میلەتی کورد دەبێت و ئەمە بە شتێکە کە دەبێت کاری بۆ بکردەوە شتێکی زۆر باشەکە تۆ کە دانوستان یا وتیبێژ دەکەیت لەگەڵ ئەحمەد شەرە یا جەلانی لە هەمان کاتیشدا پێم وابێت بابەتێکە کە کاریگەری دەبێت بەتایبەتی لەسەر ئاستین خۆی هەبوونی هەماهەنگی هاوکاری و هاریکاری لە نێوان پارتە جیاوازەکان تاوەش بابەتێکی زۆر گرنگە دەبێت کە مێنجار دەبینین کارلێکێکی ئاوا لە ئارادا بێت بەتایبەتیەوە هاریکارێکە لە نێوان پارتە جیاوازەکان تا هەبێت لە نێوان پارتە سیاسیەکان تا بۆ بەجێگەیاندن و جێبەجێکردن و کارکردن بۆ بە ئەنجامکردنی پرۆسی ئاشتی و ئەوەش کارێکی گرنگە ئەو پێشوازی کە کرا لە ئەو پرۆسیە بەتایبەتی لەلایەن هاوبەشانی کورد لە عێراق و هەروە تورکیا و کاتێکە دانیشتن بەیەکەوەن هەماشیش بۆ سووریا بۆیە ئەوەش جێگەیەکی شتێکی زۆر گەرەنگە کە ئەجندایەکی ڕوون هەبێت و هاوباشی و هاریکاری هەبێت بۆ بەدیهێنانی و ئەمانچێکە کاری بۆ دەکرێت بۆیە کە بتوێن هەنگاو بەرە پێشەوە بنێت بۆ سووریا پێم وابێت بابەتەکە کەمێک ڕەنگە جیاوازتر بێت پێش هەموو شتێک ئەو حکوومەتە کاتێک لە ئێستادا هەیە پێم وابێت هەر شتێکی تر کە تۆ باسی دەکەی گفتوگۆ بێ یا دانستان بێت و ئەمانە بابەتی سەرکەین بەڵام بۆ پێشبینیەکانمان پێش ئەم شتێکە بریتە سەروەری یاسا هەبێت پێش ئەم شتێک لە دیمەشقە و دەبێت دۆخەکە ئاوایی بێت و ئەو کات ڕەنگە لە چارچەوەی ئەو پرۆسەی گەشتگیریەدا هەموو پارتەکان هەموو لایەنە جیاوازەکانە بێتە سەر مێزی گفتوگۆ و توێژ بۆ ئەوەی کە باز لە بابەتە جیاوازەکان بکەن بە شێوەیەکی گشتگارە بەتایبەتی
بابەتی لە ئێستا سووریا کەەوە باسی دەکەێت و پرسیارەکە لەبارەی سووریادا بۆەوەی کە بە دەرەنجامێکی گشتگیر و هاوبەش بکەن چکە گەروانە بێت و بەگە سەروەری یاسانە بێت ئەوە بەرەو چی دەچین و پێم وا بێت شتێک دەبێت کە ناکرێت پێشببینی بکرێت جگەل لە ململان لێ و ئەو قوربانیانەی کە دەکەونەوە کە کاریگەری دەبێت لەسەر کۆی پرۆسسەکە و ئەوەش مای دروستکردنی کێشە و گرفت دەبێت بە هەموو لایەنەکە چونکە ئەو ململانەی کە لە ئارادای و ئەو لایەنە جیاوازانەیە کە هەنەوە وا دەکات شتێک دەبێت کە خۆمانی لێ بە دوور بگرین دەبێت بیر بکەین و کە چۆن بتوانین لە قۆناغێکەوە لە ڕووی سیاسیەوە بگوازینەوە بۆ قۆناغێکی تر بزاڵ بین بەسەر ململانەکاندا و خۆمان لە ململانەکان بە دوور بکرین و لێلا بدەین بە تایبەتی لەو کاتەبەی کە ڕژەمەکەی بە شەڕە سەد ڕووخە. بەڵێ دکتۆرە ماریانە قسە و باسێک با بڵین جۆرە جۆرەکان وەکو ئاڵنگاریەک سەیری هەڵوێستی ئەمریکا ئاکرێت بەرامبەر بە پشتیوانی کورد لە ڕۆژاوای کوردستان لە تەنانەت لە هەرێمی کوردستانی باشوور یاڵێن هەرێمی کوردستانی عێراق لە ناوچەکە بەگشتی ئایا کورد ئێستا چی بکات تا بتوانێت بەهێزتر پشتیوانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی دژە داعش بەدەست بهێنێتەوە جارێکی تر ئەگەر جۆرە جۆرەکان کەم و کورتیەک هەبێت لەمڕۆ یان ئەوەی کە پێوترێت کەنسەرنێک هەبێت دەربارەی داهاتووی کورد و بوونی ئەمریکایەکی بەهێز و ئەمریکایەکە ئێستا لە ڕۆژهاتی ناوەڕاستە بەهێزتر لە جاران. قسەکەی تۆ زۆر ڕاستە چونکە هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر بە سووریا بەردەوام لە گۆڕاندایە و بەتایبەتی ئەوەی کە ڕوویدا لە ماوەیەکی زۆر کورتە خراپترین سیناریۆش ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سیاسەتێکی و خۆی پێش ببەستێت بە سیاسەتێکی مرکزیانە لە سووریە ئەکە ئەمەش شتێکە کە لە بەرژەوەندی کورد نابێت کە داوای لا مەرکەزی دەکاتە چونکە تۆ پێویستت بەوەیە کە بە شێوەیەکی واقعی بتوانانی پلانێک جێبەجێ بکەیت کە لە بەرژەوەندی هەمولانەکان دەبێت ئەگەر بێت و ئێمە بعد لە سووریایەکی گشتگیر بکەیت و پێشم وا بێت هەمان ئەو سیاسەتەیە کە ئەوەی سیاسەتێک کە لە ئارادا هەیە شتێکە بەردەوام لە گۆڕاندا دوێنێ شتێک بوو ئەم ڕۆژێکی ترە بەتایبەتەوەی کە لە سوێدا بینیمان بۆیە پێم وا بێت دەرکردن و یاخود ئەو واقع بینی کە هەیە کە ئەوەیە هەبوونی چارەسەرێکی گشتگیرانە بۆ کۆی پرسەکان بابەتێکی گرنگە گرنگێکی کووردە کارتە بەزانێک کە کورد هەیەی بۆ مامەڵە لەگەڵ ئەمریکا لە ئێستاە. ئەو کارتانە کامان کە کورد توانێت سوودیان لێ وەرگێت. پێم وابێ لۆبیکردن لە دەرەوە بابەتێکی گرنگە بەتایبەتی لەم ڕۆژگارەدا شتێکی زۆر گەرنگە بەڵامەرەک و وەکو پێشتر وتم لە هەمووی گرنگتر برێتی لە واقع بینی بەتایبەتی بۆ ئەو ڕۆڵە گرنگە کە کورد خۆیانە بۆ ئەوەی کە بتوانن بەشداری بکەن لە کۆی دانیشتن و وتیێژ و دامستانەکانە بۆی کە دڵنیا بن کە لە ناوەدان لە دەرەوەی پرۆسەسەکەدانە بۆی کە بتوانێت پشتیوانی بەدەست بهێنن بۆیە پێم وابێ کورد زۆر گرنگە پێویستە دەرگ بکەن بە ڕۆڵی گرنگ بە ڕۆڵی خۆیان و ویستە ئەجندایکە ڕوونیان هەبێت بۆی کە بتوانن لە ڕووسیاسیەوە بەرگری لە پرسەکەی خۆیان بکەن چکە ئێمە لە ئێسادا بعد لە پرسی کورد دەکەن لە تورکیا و لە ڕووی سیاسی شێوە زۆر گرنگە لە هەوەش گرنگتر هەماهەنگی لە نێوانیاندا و هەروەها ئەنجامدانی هەریکاری لە نێواندا کەمە بەچمە بلانە جیاوازەکانە ڕەنگە ئەوەشە تاکە چارە سەرێک بێت بۆ ئەوەی کە بتوانن و بزانن کە چی ڕوودەدات و لە داهاتووسا چی بەڕێوەیە. بەڵێ خۆی ئێستا هەژمونێکی فراوان لە ڕۆژهاتی ناوەڕاستە ڕەنگە داتەوە هەژمونی ئیسرائیل و ئەمریکا بە دیاریکراوی و هەژمونی چین و رووسیا. کورد چۆن بتوانێت هاوسەنگی لەم نێوەندەیە ڕابگرێت بۆ داهاتووی خۆی. جەناب باست
لۆبیکردن کرد ئەم لۆبیکردنە تەنیا بە ئاڕاستەی سیاسەتی ئەمریکی و سیاسەتی ئەوانە بێت کە جۆرەکان سەپۆرتی ئەمریکاکەن یان بەرەکەی تریش کە چاینا هەیە رووسیا هەیە ئەم لۆبیکردنە بە هەردووە ڕاستەکە یان کورد چۆن بتوانێت هاوسەنگی ڕابگرێ چکۆ وازانم تاکە میلەتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستی بە هاوسەنگیە کوردە لە ئێستاە. ڕاستەکەیت چونکە تۆ نزیکەی سێ یا چوار سیاسەتی جیاواز یاخۆت سێب کارکتەر هەن کە پشتیوانی لە کارکتەرە دەوڵەتەکان دەکە لە ناوچەکەدا پێویستە لەسەرمان تێبگەین کە وێڕای کێ پشتگیری کێ دەکات کێ پشتیوانی لە کێ دەکات ئەوە بابەتێکە بەردەوام گۆڕانی بەسەردا دەبێتە چونکە وڵاتەکان بە بەردەوامی وەکو پشتیوان نامێنەوەنە بەڵکو ئەوان زیاتر کار دەکەن بە بەرژەوندەکانی خۆیانە لەبەرەوە پێویستە تێبگەین لەوەی کە هەموو کەسێک بەتایبەتی کە ئێمە بات لە پێکاتی ئەتنیکی دەکەین لە سووریا وها لە عێراق لە تورکیا گرنگە تێبگەین لەوەی کە دەرەنجامەکانی کاری هاوبەشی گرنگە بۆیە من پێم وانە بەتایبەتی لەم ڕۆژگارەدا هاوپەیمانەکان چەسپاون و ناگۆڕێن بەڵکو نەخێر دەگۆڕێنە هاوپەیمانیانە بە گوێرەی بەرژەوەندیەکاندا ئەوەی کە دێنێتە ناوە جیاواز بلەکە چرە دەرەوە ئەوانە کە دەسەڵاتە گرنە دەست بابەتێکە کە توێشمان لەبارەوەی کرد و بەسمان کرد و لەبەرەوە پێویستە کورد بتوانن پێشە مشتێک خۆیان پشتیوانی لە یەکتری بکەنە لە 7 ئۆکتۆبەرەوە تاکو ئێستا هەروەکو بتەمە زۆر گرنگە کە تێبگەینە لە ئەو فاکتەرانەی کە دووبارە هاوکێشەکان ڕێکدەخەن لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو ئەو تەحەدیانی کە باست کرد کە ئەمەش بابەتێکی زۆر گرنگە کە ئەمە نەکتەنیا بکرد بەڵکو بۆ ئەوە قوارە دەوڵەتیان نەشی کە هەن بابەتێکی گرنگە کە ژینکەیەک دروست دەکات کەوا دەکات کە پێویست بەڕێخستنەوەی نوێ بهێت بەڵام زۆر گرنگە خاڵەکانی خۆت دەستنیشان بکەیت و دواتر بتوانانی کاری لەسەر بکەیت. قسەکەش ئەوە نییە کە سێ وڵاتە بەردیژ وڵاتەیەکە پێم وابێتە هەموو شتێک قابل ئەوەی گۆڕان بکرێت بەتایبەتی ئەوەی کە ئێستا لە سووریا دەڕێتە تۆ گۆڕانێکی سەرەکیە بەتایبەتی تۆ وڵاتێکی تۆکانە ئەمریکات وابزانام دۆخی سووریا ئەوەندە ئالۆزە لە ئێستا هەر لە هیچ کاممان زۆر ڕوو نییە بە چاڕاستەیە کارەوە ڕەنگە زۆر نتوانین وردەکاری ناو سووریا باسکەین چکە گۆڕانکاریەکان زۆر خێران لە سووریاوە بەڕاستیش ناکۆکیەکان بەردەوام لە تەشە سەرنان دێم وڵات کاک تۆ جەلیل کورد لە پاش با بڵین ئەگەر با بڵین سەرگرتن یان گەشە سەندنی پرۆسەی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆن پێگەی خۆی بەهێز بکات و بە دیاریکاری ئەو پرسیاری کە باسم کرد کارتەکانی کورد کامانن کە بتوان لەگەڵ دۆستایەتی ئەمریکا لەلایەک دۆستایەتی سین لەلایەک ئەم یاریە جیاوازانی کە ئێستا ناوچەکەی گرتووەتەوە کورد چۆن بتوانێت هاوسەنگەکەی خۆی ڕابگرێت. من لە سەرەتاوە ئاماژەم پێیا کاکتۆر ئێمە لە دنیایەکی تەواو ئالۆز و بە تایبەتی لە ناوچەیەکی ئالۆستری دنیاە ئەژین کە پڕە لە ململانێ و بەریەکەوتن و بەرژەوەندی جیاواز لەم نێوەندەدا گرنتی یەکەم بۆ کورد پێش هەموو کەسێک خۆیەتی پێشەوە یا کورد خۆی کە یەکدەنگ بێ وەکو دکتۆرە ژوتی ڕوئایەکی وازەحی هەبێ ئەولەویەتی دیاریکراوی هەبێ ئەمە لە هەموو شتێک گرنگترە بۆ خۆی لەم نێوەندەدا لەم بەریەکەوتن و ململانیانەیە بۆ هەر پارچەیەک لەم پارچانەی دنیا پارچانەی کوردستان پێویستە بزانین چۆن مامەڵە لەگەڵ بەرژەوەندی جیاوازەکانەکەین ئێمە پێویستە ئەوەندەی هەوڵی بڵین دراوسێتی باش بین لە نێوان تورکیا و ئێران و ئێستا ئیسرائیلی جوان نزیکە بێتەوە هێندە نەبینە بەشێک لە بینە ئامرازی ململان لەم نێوەندەدا بۆیە بە بڕای من یەکەم خاڵکە گرنگە کۆدەنگی کورد خۆیەتی و یەک گوتارێتی و یەک پارچێتی دووەمیان لە ناو خۆیان بەهێزبوونی ئابوووریەتی زائیدەن بەستنەوەی بەرژەوەندی ئابوووریەکانێتی بە بەرژەوەندی دەوڵەتە ناکۆکە جیاوازەکان لە ڕووی ئابوووریەوە بۆ ئەوی بتوانین کە ئێمە بەرژەوەندی هەم ئەوان جێگەیان بێتەوە هەم بەرژەوەندەکانی خۆشمان لەم نێوەندە تا پارێزراوە. یارمەتیم بە پێشتر لە ساڵ 2014 بە دیاریکراوی یەکێک لە کارتە بەهێزەکانی کورد بۆ بەدەستدانی پشتیوانی ئەمریکا و وڵاتانی گەورەی دنیا بریتی بوو لە تیرۆر شەڕی تیۆر هەبوو و ئێمەش وەکو کورد پێشمەرگەکان
لە باشووری کوردستان شەڕڤانەکان لە ڕۆژاوای کوردستان شەڕکەرێکی ڕاستەقینەوە بە تواناوە بەرەنگارێکی سەرسەختی تیرۆر بوون. ئەمە تا ڕادەیەک توانی بووی بەلایانی کەمە بۆ یەک دەیە پشتیوانێکی نێودەوڵەتی گەورە بۆ کورد بەدەستبێنێت. ئایا ئەم با بڵین بەدیلی ئەمە لە داهاتووە چیە بۆ من لە سووریا تا ڕادێکی زۆر خەریکە با بڵین تیرۆریزمی ڕێکخراو بۆ شێوە زەفراوانێک لە ڕابردووە هەبوو زۆر جۆرەکان خەریکە لە پاشەکشەیە ئەوەی کە هەیە ئێستا وڵاتەکە بە گەورەی پێگەشتووە دا نازانین ناوی بنین وڵاتێک کە داهاتوەکەی بەرەو تیرۆرە ڕوایان ناویان بابەتێکی تاو جیاوازە بەڵام بەدیل یان ئەڵتەرناتیڤی کورد بۆ ئەوەی کە جارێکتر بتوانێت پشتیوانی دەوڵەتەکان بەدەستبێنێتەوە. ئەڵتەرناتیڤەکە بریتە لەوەی یەکەم بەنسبەت سووریاوە هێشتا زووە بە بڕای من و ڕووداوەکانی دوێنێ و پێرێ مەیان سەلمان کە هێشتا سووریا نەگەیشتە قۆناغی سەقامگیری و هێشتا ڕوئیا و کاری حکوومەتی ئەحمەد شەرع زۆر ڕوون نییە. ینی ئالۆزەوە ئەکرێ پێویستمان بەکات بێ بۆی دڵنیابین لەوەی کە بە چه ئاراستی کردووە. بەڵام ئێمە ئەتوانین بە حکمەوەی ئەو ناوچانی کە کوردنشینن لە عێراق و لە سووریا و لە ناوچەکانی تریش ناوچەیەکی دەوڵەمەندن بە ئابووری و بە تایبەتیش بە وزە. ئەکرێ بیان کەینە سەرچاوی لێگریزیبوونەوە لەگەڵ دەوڵەتان و پاراستی بەرژۆندەکانی خۆمان بەرژۆندەکانی ئەوان ڕاستە بۆ خۆی وزە یەکێکە لە سەرچاوەکانی ناکۆکی لە ناوچەکەیە بەزێمە چۆن بتوانین هاوکێشەکە بە شێوەیەک ئاراستە بکەین کە لە قازانجی بەرژۆندی کورد خۆی بێ نەک لە زیانی بشێتەوە. دکتۆر ماریانە کورد لە دەی ڕابردووە کورد لە دەی ڕابردووە توانی جۆ لە جۆرەکان بەهۆی بوونی داعش و تیرۆریزم شەڕی تیرۆر پێشمەرگەی کوردستان لە باشووری کوردستان شەڕڤان لە ڕۆژاوای کوردستان توانی بوویان تا ڕادێکی زۆر پشتیوانی دەوڵەتی بەدەستبێن بۆ کورد وەکەوەی کە کورد بەرەیەکی سەرەکی شەڕی دژە تیرۆرە. ئێستا ئەڵتەرناتیڤە بەهێزەکە بۆ کورد چییە کە بتوانێت سوودی لێوەرگرێ بۆ بەدەستدانی پشتیوانی دەوڵەتی؟ ئێمە کاتێککە باسی کورد دەکەین دەبێت بزانین کە ئێمە باس لە قوارەیەکی دەستوری دەکەین چونکە کورد تەنیا بریتی نییە لە کارتە بە تایبەتی ئەو واقعبینێکی ئێمە باسمان کرد کە ئێمە چۆن دەتوانین کار دەکەین بە تایبەتی تۆ کورد کە پێکاتەیەکی سەرەکین لەو گۆڕانکاریانەی کە لە ئاراتان بۆیە کاتێک کە تۆ دەستورێکت هەبێتە ئەو کات تۆ دەتوانیت کارێکی زیاتر بکەی بە تایبەتی بە داڕشتنەوەی دەستۆر بە تایبەتی ناوڕۆکیە و دەستەرەکە وا دەکات پرۆسەیەکی سیاسیت هەبێت کێشەکەش لێرەدایە چونکە وەکو وتمان لایەن دەستوری زۆر گرنگکە بە تایبەتی ئەو ناوەڕەکە دەستوریکە هەیە زۆر گرنگکە چونکە دوای ئەوە تۆ پێویستی بە پرۆسەیەکی سیاسی هەیە بۆی کە بتوانیت کێشەکان چارەسەر بکەیت وەکو پێشتر توتی ئەوە توانە شازەیەکە هەبێت لە ڕووی حکومڕانی گرنگە بۆی کە بتوانی پشتیوانی دەوڵەتی بەدەست بهێنێتی ئەوەش وا دەکات کە سەروەری یاساتە بێت بۆی کە وا بکات کە تۆ بتوانە بکردە بەسەر مێزی گفتوگۆ. دکتۆر ماریانە یەک باس زۆر گرنگە کە پێم وایە کاتی ئەوەیە کە قسەی لەسەر بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا ئەمریکا بە دیاریکراوی لە پاش سەفەرەکەی دۆناڵد ترامپ بۆ عەرەبستانی سعودی بۆ قەتەر بۆ ئیمارات و واژۆکردنی چەندین ڕێکەوتنامەی گەورە و زەبەلاحی ئابووری کورد ڕاستە شەڕی ئابووری پێ ناکرێت بەڵام لەم چوارچێوە چۆن بتوانێت خۆی بپارێزێ و تەنانەت ئەگەر بوو بە جۆ لە جۆرەکان داهاتووی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتە دۆخێکەوە کە شەڕە گەورەکە شەڕی ئابووری بوو کورد جارێکی تر چۆن بتوانێت خۆی بپارێزێت و پشتیوانی نێودەوڵەتەکە لە دەست نەدات. ئەو پرسیارێکی زۆر گرنگە چونکە هێزە نەرمەکان دیانە ئاراوە و ڕۆڵی خۆیان گێڕن و جێگەی هێزە زەبرەکان دەگەرنەوە و لەم چوارچێوەیەدا نەک تەنیا لە ئەم ناوچەیە لە بەڵکو لە هەموو جیهاندا بە شێوەیەکی گەشتی پێویستە هەمووان ڕۆڵێکی خۆیان بگێڕن لە چوارچێدا بۆ ئەوەی کە بتوانانی ڕۆڵی خۆی بگێڕی بە شێوەیەکی پراکتێکی پێویستە
چوارچێوەیەکی کارکردنی و ڕوونت هەبێت بۆیە دەگەڕێینەوانە بۆ بابەتە سەرەکیەکە بریتە لە دەستور و سەروەری یاساخۆ ئەگەر بەدیلی ئەلتەرناتیڤێک نەبێت چونکە هەردوو بابەتە کە ڕۆڵی ڕوونی خۆیان هەیە بەتابەتی لە عێراق لە بەغدا بۆ ئەوەی کە تۆ بتوانیت قسەی خۆت بکەیت و بزانێ و ئامرازانە چین کە دەتوانانی بەکاریان بهێنێ بۆی کە بچێنە بابەتە سیاسەکان بەڵام ئەگەر بێت چوارچێوەیەکی کارکردنی ڕوون نەبێت و نەزانانی چی بکەیت چۆن ئەدا دەکەیت ئەو کات چۆن دەتوانی مامەڵە بکەیت لەگەڵ ئەو پەرەسەندانەی کە بەڕێگاون و لە دەرگای هەموماندان لەبەرەوە زۆر گرنگە بگەڕێتەوە بە خاڵە سەرەکیەکە بەتایبەتی کە بەست عێراق دەکەیت و هەردوو لاش یاخۆت ئەو پێکاتەکانی تر ئاماجیان چیە و دەیانەوێت چی بکەن بۆی کە بتوانن ئەو لەو چوارچێەوەی کارەدا ڕۆڵی سیاسی و کاری سیاسی خۆیان بکەن بۆی کە بزان ئایا دەتوانن کاری خۆیان بکەن و ئەدایکی باشی پێشکەشگەن بۆیە جارێ هێشتا ڕوون نییە ئەو چوارچێوەی کارکردنە چیە کە دەتوانن کاری پێ بکەین و پەیڕێ بکەین بۆی کە بتوانین جێبەجێ بکەین مەبەستیشمان ئەو بابەتانەی کە تاکەس ئاماژ بکەین ئەوە شتێکی زۆر گەرنگ بەتابەتی دیالۆگی سیاسی ماریانە ڕەنگە جارێکی تر وا پێویست بکات لە چەند پرۆگرامێکی ترا ئینشەڵا پێکەوە گفتوگۆی فراوانتر بکەین لەسەر کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاکتۆر جەلیل ئەگەر قسێکی کۆتایی زۆر زۆر بە خێرایی چکە کاتی بەرنامەکەمان خەریکە بە پایانەکات کۆتا قسەی منەوەی ئێمە لە ناوچەی خۆڵاتی ناوەڕاستی ئاڵۆزین بەرژەوەندی بەریەکەوتنی بەرژەوەندێکی ئەجگار زۆری تایە و لە ئێستاە لە ترۆپکی هەڕەشە و دەرفەتەکانین پێویستە خیتابێکی یەکگرتووی کوردیمان هەبێ بە هاوکاری هەموو پارچەکان بۆی بتوانین بگەین ئەو ئامانجانێک زۆر بەڕێز دکتۆر ماریانە خاروونتاکی مامۆستای زانکۆ شرۆڤەکانی دەوڵەتی لە لەندەن لەگەڵمان بووی بەڕێز کاکتۆر جەلیل توێژە لە سنتەی لەکۆڵنەوەی ئایندەی زۆر سپاس بۆ بەڕێستان کە تا ئێستا بینەری ئێمە بوون کاتێکی خۆش.